هاوپەیمانی هیوای کوردستانی بەناوی خوای بەخشندەی میهرەبان نوێنەرانی هاوپەیمانی هیوا لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران کە هەریەک لە پەرلەمانتاران ئەحمەدی حاجی ڕەشید و جەمال کۆچەر و شێر عەبدوڵڵان سەبارەت بە دۆسیەی نەوتی هەرێم و ڕەوتی دانوستانەکانی پرۆژە یاسای بودجە ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە وەک نوێنەرانی هاوپەیمانی هیوا لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە سۆنگەی هەستکردن و ئاگاداربوون لە هەستیاری گفتوگۆکانی ناو ناوەندی سیاسی عێراق بە گشتی و لیژنەی دارایی بە تایبەتی بە پێویستی دەزانین دووبارە تەئکید لە پێشنیارێکی پێشوومان بکەینەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە بریتیە لە ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمۆ بە گوێرەی ڕێکەوتنی پێشووتری حکومەتی هەرێم لەگەڵ بەغدا. ڕاگەیەندراوەکە دەژڵێت دوابەدوای ئاشکرابوونی داتاکانی ناو ڕاپۆرتی کۆمپانیای دیلۆیت ئێستا لای خەڵکی کوردستان ڕوون و ئاشکرایە کە نەوتی هەرێم هەرزان فرۆش دەکرێت و پڕە لە کێشەی بنیادی کابوونەتە گرفتی گەورە بۆ ئێستا لە ئایندەشدا دەبێتە کێشەی گەورەتر و ئاڵۆسکاوتر بۆ هەرێم و خەڵکەکەی. لە درێژەی ڕاگەیەندراوەکەدا هاتووە داواکارین حکومەتی هەرێم خۆی لە لێدوان و ڕوونکردنەوەی نابەرپرسیارانە بەدوور بگرێ وەک دوا ڕوونکردنەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان کە کۆمەک بە گفتوگۆکانی ناولیژنەی دارایی و کۆی گفتوگۆکانی ڕێکەوتنی نێوان هەردوو حکومەت ناکات. ڕاگەیەندراوەکەی نوێنەرانی هاوپەیمانی هیوا لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران دووپاتی دەکاتەوە. پێویستە کابینەی نۆ چیتر لەسەر سیاسەتی هەڵە و کوشندەی نەوت بەردەوام نەبێت و بە خێرایی پێداچوونەوە بە مەلەفی نەوتدا بکات بە جۆرێک نەوت و داهاتەکەی نەبێتە هۆکاری بێموچەیی خەڵک بەڵکو ببێتە سەرچاوەی موچە و ژیان و بژێوی و خۆشگوزەرانی بۆ هاونیشتیمانیان.